ڕێکەوتنی تورکی ئێرانی ڕەزاشا لە زۆر ڕۆ لاسایی مستەفا کەمالێ کردەوە بە نمونەیەکی پێشڕەویدا ئەنا بۆ نوێکردنەوەی ئێران و تورکیا چەندین کێشەی هاوبەش و لێکچویان هەبوو لەوانە کێشەی بزوتنەوەی نەتەوەی کورد. سمکۆ دوای تێکشکانی لە چاریق ئیتر چالاکیشی چەکداری ئەوتوی نەکردبوو دژی ئەرتەشی ئێران. ڕەزاشا بە تەواوی دەستی گرت و بەسەر ئێراندا کۆتایی بە شۆڕش و یاخیبوونی ناوچە جیاوازەکان هێنابوو. دەسەڵاتی ناوەندی بەهێزی تێدا دامەزراندبوون. لە نیسانی 1926دا ئێران و تورکیا پەیمانێکی دووقۆڵیان بە ناوی معاهدەنامەی ویدادیە و تامینیەما بینە دەولەت عالیی ئێران و جمهوریەت تورکیا بەست. ئەم پەیمانە 11 فەسڵ بوو. تەرخان کرا بۆ دانانی ڕێوشوێنی ئاشتی لە نێوان هەردوو وڵاتدا. بێلایەنی ئەم لایە ئەگەر لاکەی تر تووشی شەڕ بوو. بەشدار نەبوون لە هیچ جۆرە پێگاتنێکی سیاسی و ماڵی و ئابووریدا دژی یەکتری، ڕێکەوتنی بازرگانی، کۆنسوڵی پۆست و تەلەگراف، ئیقامە و دانەوەی تاوانباران، بەلاداخستنی ناکۆچی بەخۆشی. ئەوەی لێرەدا جێگەی سەرنجدانە فەسڵەکانی پێنجەم و شەشەمە. فەسڵی پێنجەم: هەردوو لایەنی مەزنی پەیمانکار بەڵێنەدەن لە خاچی خۆیاندا ڕێگە نەدەن بە دامەزراندن و جێگیربوونی دامەزرا و دەستەی ئەوتۆ کە ئەیانەوێ ئاشتی و ئاسایشی مەملەکەتی پەیمانکارەکەی تر تێک بدەن یا حکوومەتەکەی بگۆڕن. هەروەها ئەو کەس و تاقمانی بە ڕێگەی پرۆپاگەندا یا بە هەر ڕێگەیەکی تر ئەیانەوێ دژی مەملەکەتی پەیمانکارەکەی تر کار بکەن لە خاچی خۆیدا ڕانەگرن. فەسڵی شەشەم: بۆ دابینکردنی ئاسایش و ئەمنیەتی دانیشتوانی ناوچەکانی سنوور هەردوو لایەنی پەیمانکار هەموو جۆرە هەنگاوێکی پێویست ئەنێن بۆ کۆتایی هێنان بە خراپکاری و کردەوەکانی تایەفەکانی دانیشتووی سەر سنوورەکان کە لەوانەیە زەرەر لە ئاسایشی مەملەکەت بدەن. هەردوو دەوڵەت ئەو کارانە بەجیا یا ئەگەر بە پێویستیان زانی پێکەوەیکەن. دیارە هەندێک لە بەندەکانی ئەم ڕێکەوتنە لە ترسی بزوتنەوەی کورد بووە لەو ماوەیەدا. شۆڕشی سمکۆ لە کوردستانی ئێران و شۆڕشی شێخ سەعید لە کوردستانی تورکیا و شۆڕشی شێخ مەحموود لە کوردستانی عێراق. شۆڕشەکانی کوردستانی تورکیا 1925، 1927، 1930 تورکیای هەژاند. مەڵبەندەکانی سەرسنووری تورکی ئێرانیشی گرتبووەوە. هەم هێزەکانی شۆڕش بۆ خۆپاراستن ناچار ئەبوون ئەمدی و ئەودی بکەن، هەم هێزەکانی تورک. لە کاتی هەڵگیرسانی شۆڕشی ئاگریداغدا ئەم سنوورشکاندنە بوو بەهۆی گرژی پەیوەندی هەردوو حکوومەت و ئاڵوگۆڕی نامە و نوێکردنەوەی گفتوگۆ بۆ دانانی ڕێوشوێنی هاوبەش دژی بزوتنەوەی کورد. لێرەدا ڕاگەیەنراوێکی ڕەسمی وەزارەتی کاروباری دەرەوەی حکوومەتی ئێران لە حەڤەی مانگی میهری 1306دا بۆ نمونە ئەنووسینەوە. قایم بیلعمالی تورکیا لە 20 ئەیلولدا لە نامەیەکا بۆ وەزارەتی دەرەوە نووسیوێتی لەبەرەوەی حکوومەتی تورکیا لە مانگی ئەیلولدا دەست ئەکا بە تەمێکردنی کوردەکانی خۆی لە ئاگریداغ کە لەسەر سنوور شەرارە دەکەن، داوا لە حکوومەتی ئێرانەکە بە هێزەکانی ئاسایشی خۆی ڕێبگرێ لەو ئەشراری بیانەوێ پەنا بۆ خاچی ئێران بێنن. هەروەها داوا لە حکوومەتی ئێرانەکە بۆ ئەوەی هەنگاوەکانی تورکیا کاریگەر بێ لەو بارەوە کاری هاوبەش بکەن. لە 19 شەهریوەردا دوای ئەوەش لە 4 میهردا وەزارەتی کاروباری دەرەوە بۆ سەفارەتی تورکیا نووسیوە کە هەڵبەت حکوومەتی تورکیا لە سەرکوتکردنی عەشیرەتەکانی خۆیدا ئازادە و حکوومەتی ئێران لە ڕوانگەی پتەوکردنی پەیوەندی دۆستانی نێوان هەردوو وڵاتەوە و لە ڕوانگەی ئەرچی دراوسێتیەوە سەرڕای کورتی ماوەکە و دواکەوتنی دانی ئاگاداری بە دەوڵەتی ئێران کوردەکانی خۆی ئەخاتە ژێر چاودێریەوە بۆ ئەوەی لەلایەن ئەوانەوە یارمەتی بە کوردەکانی تورکیا نەدرێ و بۆ ئەوەی نەوەکو بەهۆی تەعەسوباتی هاونەژادی و خزمەتیەوە ئەوانە کارێ بکەن ئێلاتە سنوورنشینەکانی خۆی لە خەتی سنوور دوور ئەخاتەوە و بۆ ناوەی وڵاتیان ڕائیگوێزێ و فەرمان دراوە بە کاربەدەستانی قشون و سنوور ئەگەر کوردەکانی تورکیا لە بەرامبەر عملیاتی هێزە جەنگیەکانی تورکیادا ڕایان کرد بۆ ناوخاچی ئێران نەهێڵن ئەوان لە سنوورەکانە بمێننەوە و بتوانن سەر لە نوێکاری جەنگی دژی ئۆردوی تورک بکەن. خاوەنپایەکی بەرزیش بۆ چاودێری بڕیارەکانی سەر و نێردرا و فەرمانی پێدرا کە لە پەیوەندی ڕاستەوخۆدا بێ لەگەڵ فەرماندەی تورکا و لە یارمەتیدانی پێویست درێغی نەکا و هەنگاوی پێویست بنێ بۆ ڕێبڕین لە پەڕینەوەی یاخیانی کورد لە سنووری ئێران. لە هەمان کاتدا حکوومەتی ئێران لە ڕوانگەی دایمی خۆیەوە جارێکی تر بیری حکوومەتی تورکی خستەوە کە مادام ناکۆچیەکانی سنوور کە لەلایەن حکوومەتی تورکیاوە دروست کراون بەلا دانەخرێن و دەست درێژی کاربەدەستانی سنوور و هێزە چەکدارەکانی تورک بۆ سەرخاچی ئێران ڕانەگیرێ و کێشەکانی سنوور چارە نەکرێ و حکوومەتی تورکیا ڕێگری نەکا لە پەلاماری ئەشراری تورکیا بۆ سەرخاچی ئێران، هاوکاری تەواوی حکوومەتی ئێران لەگەڵ حکوومەتی تورکیا لە توانادا نابێ. لە وەڵامی نامەی 19 شەهریوەری وەزارەتی دەرەوە قایم بیلعمالی تورکیا بە ناوی حکوومەتەکەی خۆیەوە لە یارمەتیدانی حکوومەتی ئێرانی سوپاسی دەربڕی لەگەڵ هەموو ئەو یارمەتیانەی ئێران و بەجێنانی ئەرکەکانی دۆستی و دراوسێتی ماوەیەک لەمەوبەر هەواڵگەیشت کە فڕۆکەکانی تورکیا دەست درێژیان کردوتە سەر خاچی ئێران و
بۆمبیان بەرداوەتەوە و چەند کەسێکیان بریندار کردووە و ئۆردوی تورک پەلاماری ناوەندێکی سنووری لە سەرداربڵاقی داوە و سووتاندوێتی. هەر لەم ماوەیەدا لە یەکی تشرینی 8 مێر نووسراوێ لە قایمبیلەعمالی تورکیاوە گەیشت کە تاقمێ سەربازی تورک لە کاتی جوڵاندا لە ناو خاکی تورکیادا لەلایەن عەشایری کوردەوە پەلامار دراون و 44 سەرباز و چەند خاوەن پایە و 5 ڕەشاش کەوتۆتە دەست پەلاماردەرەکان و بردویانەتە ناو خاکی ئێرانەوە. داوای کردبوو لە ماوەی 10 ڕۆژدا دیلەکان بەربدرێن و چەکە جیراوەکان بدرێتەوە و زەرەرەکانی لیان کەوتۆ بۆیان ببژێرێ، داوای مەعزەرەت لە تورکیا بکە. لە حاڵەتی جێبەجێنەکردنی ئەوانەدا دوور نییە پەیوەندی سیاسی ببڕن. پێویست بە وتن ناکا کە گەیشتنی نووسراوی گۆڕین مای سەرسوڕمان و داخی حکوومەتی ئێرانە، بە تایبەتی بەپی ئەو زانیاریانەی بە حکوومەتی ئێران گەیشتووە و ئەو قسانەش کە خاوەنپایەکانی تورک کە لای کوردەکان دیل بوون و بەڕاکردن خۆیان گەیاندبووە بارگای پۆستەکانی ئێران کردویانە پشتیوانی لێ ئەکا بەم جۆرە بووە. لە سیوێکی شەهریوەردا خاوەنپایەکی تورک بە ناوی بینباشی محەممەد شوکریبەگ بە برینداری پەنای بردبووە بەر بارگای سنووری قەراوڵانی ئێرانی، لەوێ وتوێتی کە لەگەڵ تاقمەکەی خۆیان بەرەو ئیدر ئەچوون لە ناو خاکی تورکیدا، لە ناکاو کەوتبوونە ناو ئابلوقەی کوردە قاچاقەکانی تورکیاوە. زۆری سەربازەکان ئەکوژێن و ڕەشاشەکان و هەموو تفاقە جەنجیەکان بە تاڵان چوون و ئەویش خۆی و چەند خاوەنپایەکی تر بە دیلە گیرێن. محەممەد شوکریبەگ بە کەسی ئەسپێرن کەوی باتەماڵی عەبدولقادر، ئەو کەسەش لە ڕێگا گولەیەکی نابوو بەسەری محەممەد شوکریبەگەوە وای زانی بوو مردووە، لەوێ بەجێ ئەهێڵێ و خۆی ڕوا، ئەویش هەرچۆنێ بێ خۆی ئەگەیەنێتەوە پۆستی قەڕەوڵەکانی ئێران. پۆستە سنوورەکەی ئێران میوانداری شوکریبەگ ئەکەن و ئەینێرنەوە بۆ بارگای ئۆردوی تورک. هەروەها قسەکانی خاوەنپایەکی تری تورکیش بە ناوی سەلاحەدین بەگ پشتیوانی لەم ئاگاداریانە ئەکا. لە 13 مێردا وەزارەتی دەرەوە بە درێژی وەڵامی نووسراوەکەی سەفارەتی تورکیایدایەوە و بەو بەڵگانەی لەدەستا بوون دەربڕینەکانی تورکیا بەرپەش درانەوە و دەری بڕی بوو کە هیچ جۆرە بەرپرسیەک لەسەر ئەوەی سەربازانی تورکیا بەهۆی بێئەحتیاتیەوە لە ناوچەیەکی جەنگیدا کەوتونەتە بەر هێرشی کوردی تورکیا و لە ناو خاکی تورکیادا ناتوانرێ ئاڕاستی ئێران بکرێ. بە پاڵدانی ئەو مەسەلانە بە حکوومەتی ئێران نامەنتیقی و جێگەی ئاعتیرازی حکوومەتی ئێرانە دەربارەی ئەوەی کوردە قاچاقەکانی تورکیا دیل و چەکەکانیان هێنابێتە ناو ئێرانەوە. حکوومەتی ئێران ئاگاداریشی باوەڕپێکراوی نییە، بگرە ئاگاداریەکانی سەرچاوە ئێرانیەکان پشتیوانی لەوە ناکەن. مەسەلەکە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە. لە ئەنجامدا حکوومەتی ئێران کاتی دیاریکراوی حکوومەتی تورکیا و ناوەڕۆکی نووسراوی 1 ئۆکتۆبەری قوبوڵ نییە، بەڵام بۆ پیشاندانی نیازی باشی خۆی پێشنیارەکە دەستێکی تێکەڵاو لە نوێنەرانی هەردوولا لە شوێنی ڕووداوەکەدا لە مەسەلەکە بکۆڵنەوە بۆ ئەوەی ڕاستی ڕوون بێتەوە. ئەگەر بکەرەکان لە خاکی ئێراندا بوون، حکوومەتی ئێران ئەوانە تەمێ ئەکاو ئەگەر کوردە قاچاقەکانی تورکیا دیلیا چەکەکانیان هێنا بۆ ناو خاکی ئێرانەوە هەنگاو ئەنێ بۆ وەرگرتنەوەیان. ئەگەرچی گەیشتنی نووسراوی باسکراو بوونەتە هۆی داخ و سەرسوڕمانی حکوومەتی ئێران، لەگەڵەوەشدا ئێمە هێشتا بێهیوانین کە سیاسەتی بنچینەی و قازانجە بەرزەکانی هەردوو وڵات زاڵ بێ بەسەر ئەو ڕووداوانەدا و حکوومەتی تورکی بە لە بەرچاوگرتنی ئەو گیر و گرفتانەی کە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی لەوانەیە بەهۆی ئاڵۆزانی پەیوەندەکانی ئێران و تورکیاوە پەیدا ببێ، گیانی هێمنی و دۆستایەتی کە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە پیشان دراوە لەلایەن حکوومەتی تورکیاشەوە پیشان بدرێ و مەسەلەکە بە کۆتاییەکی باش بگات. لەو کاتەدا محەممەد عەلی فرۆغی لە ئەوروپاوە بۆ ئێران ئەگەڕایەوە لەسەر داوای حکوومەتی ئێران بۆ گفتوگۆ چوو بۆ تورکیا. چەند هەفتەیەک لەوێ مایەوە، پەیوەندیان چووە دۆخی ئاسایی جارانی. پەڕینەوە بۆ کوردستانی عێراق. تورک تەنگی بە سمکۆ هەڵچنی، بە تایبەتی دوای شۆڕشی 1925 کوردستانی تورکیا لە تشرینی یەکەمی 1926دا هاتە ناو کوردستانی عێراقەوە. حکوومەتی عێراق ویستی دەری بکە، بەڵام نەیتوانی، لە ناوچەکانی دەوروبەری ڕەواندزدا مایەوە. معتەمیدی سامی بەریتانی لە بەغداد داوای لە حکوومەتی عێراق کرد هاوکاری لەگەڵ ئێران بکات بۆ سەرکوتکردنی جوڵانەوەکەی سمکۆ. وەزارەتی دووەمی جەعفەر العەسکەری لەم بارەیەوە لە کۆبوونەوەی 14 تەمووزی 1927 دا بڕیاریدا حکوومەتی عێراق جاران و ئێستا پەیڕەوی سیاسەتی چەکردنی هەموو عەشایری کردووە، لەبەرەوە چەگەڵگرتنی بێ ئیجازەی لە هەموو عێراقیەکان قەدەغە کردووە لە هەندێ ناوچەی دیاری کراودا و پلە پلە کەوتە فراوانکردنی ئەو ناوچانە و دابینکردنی هێزی پێویست بۆ جێبەجێکردنی سیاسەتی چەکردنی گشتی. لای وایە ئەم سیاسەتە دەسەبەری بەدیهێنانی ئامانجەویستراوەکانە، بەڵام مەسەلەی چەکردنی عەشایەر بە زۆری هێرشی سوپایی ناتوانێ ئەنجامی گونجاوی هەبێ ئەگەر ئەو هێرشانە بەڕێوەبەرایەتی بەهێز لە دوای خۆی بەجێ نەهێڵێ لەو شوێنانەدا کە بۆیەنێرن. حکوومەتی عێراقی لەو بڕوایەدایە ئەو دواکەوتنی لە دامەزرانی پەیوەندی لە نێوان عێراق و ئێراندا بوو و لە ئەنجامی ئەوەشدا نەبوونی هاوکاریکردنی ڕاستەقینەی کاربەدەستانی سنوور
بۆتە هۆی هاندانی عەشایەر و تاقمەچەکدارەکان بەردەوام بن لەسەر کارە زیان بەخشەکانیان و ئەو کارانی تا ئێستا حکوومەتی عێراق لێی لە دەزەکا. لە مایسی 1928دا سمکۆ لە ژێرگوشاری عێراقدا چووە ناو تورکیا، بەڵام تورکسەل لە نوێتەنجیان پێهاڵچنیەوە، بە ناچاری ڕووی کردەوە کوردستانی عێراق. دیسانەوە حکوومەتی عێراق زۆری بۆ برد و لە ئەرزی عێراق دەری کرد. ئێران لە نیسانی 1929دا بەڕەسمیدانی بە دەوڵەتی تازە دامەزراوی عێراقدانا. حکوومەتەکانی عێراق و ئێران لە یەک نزیک بوونەوە. بە گوتەی عەبدوڕەزاق الحوسنی، حکوومەتی عێراق شۆڕشگێڕی ئێرانی سمکۆی ناچار کرد خاچی عێراق بەجێ بێڵێ و بچێتە ناو خاچی تورکیاوە. سمکۆ ئەو ماوەیە لە ماڵبەندە سنووریەکانی تورکیا و ئێران و عێراقدا لە هەلومەرجێکی ناخۆشدا ئەژیا، لە هەر سێلاوە بەدوایەوە بوون، کەوتە هەوڵدان بۆ بەدەستهێنانی لێبوردنی حکوومەتی ئێرانی. گەڕانەوە بۆ ئێران و کوژرانی حوزەیرانی 1930. سمکۆ دوای ئەوەی لە تورکیا و بەریتانیا و عێراق ناومێد بوو، جێیەکی نەمابوو تێیدا بحەوێتەوە. پەیوەندی لەگەڵ کاربەدەستانی ئێرانی کرد بە هیوای ئەوەی لێبوورن و ڕێ بدەن بگەڕێتەوە سەر جێگە و ڕێگەی خۆی. کاربەدەستانی ئەرتەش بەڵێنیاندایە و بۆ گفتوگۆبانجان کرد بۆ شنۆ. لە شنۆ بە پیلانێکی ناجوامێرانە کوشتیان. نووسەرانی ئێرانی بە تایبەتی ئەوانەی مێژووی ڕووداوەکانی ئازەربایجان یا مێژووی شەڕەکانی ئەرتەشی ئێرانیان نووسیوەتەوە بە شانازێکی زۆرەوە پلانی کوژانی سمکۆ ئەجێڕنەوە. محەممەد تەمەدون نووسیوێتی لە 27 تیرماهی 1309 لە کاتێکدا تورکەکان خەریکی سەرکوتکردنی عەشایەری کورد بوون لە ناوچەکانی خۆیاندا، سمکۆ لە ژێر ناوی تۆبە لە کردەوەکانی ڕابردووی داوای لێبوردنی لە هێزەکانی دەوڵەتی ئێران کرد. بۆ ئەو مەبەستا لەگەڵ تاقمێ لە کوردانی هەکاری سەربەخۆی هاتە شنۆ. ملکەچی دەربڕی لە کاتێکدا مەبەستی جگە لە فێڵ شتێکی تر نەبوو. لەگەڵ هەموو ئەوەشدا چەند شەوێ میوانی سەرهەند سادقخان فەرماندەی هەنجی شنۆ ئەبێ و داوا ئەکات لەگەڵ سەرتیب زەفەرەتدەولا یەکتری ببین و دەربارەی لێبوردن و ڕێکەوتنی پەیمان گفتوگۆ بکەن، بەڵام لە ژێرەوە جگە لە جێبەجێکردنی پلانێکی نیاز خراپانە هیچی تر نەبوو. هەمان نووسەری لەو سەردەمەدا پەیامنێری ڕۆژنامەی حەبلمەتینی فارسی بووە کە لە کەلکەتەی هیندستان دەرەچوو لە گەرمەی ڕووداوەکانی ئەو ڕۆژانەدا لە راپۆرتێکدا کە لە ژمارەی 33-34 ڕۆژی 30 ئەیلولی 1930 بڵاوی کردوتەوە، ڕووداوی کوشتنی سمکۆ بەم جۆرە ئەجێڕێتەوە. لە ڕەزاییەوە ئاشنایانی مێژووی ئێران بە تەواوی ئەزانن کە ئیسماعیل ئاغای سمکۆ لە یاخیانی گرنگی ئازەربایجان و یەکەمینی سەرانی ئەشاری ملوکت تەوائیفی بووە و ماوەی 20 ساڵی تەواوە ئازەربایجانی کردوتە مەیدانی تاڵان و ڕاوڕوت و ئامانجی هیواپیسەکانی. تاوێ لەگەڵ قشوونی قەیسەری ڕۆز هەنگاوی ئەناو دوای ئەوەی زەرەری لەوان ئەدا و خیانەتی لێکردن، اینجا ئەچووە پاڵ قشوونی تورک بە پێچەوانەوە هەمان کاری خۆی لە ڕوانگەی هەلپەرستی و فێڵبازیەوە دووبارە ئەکردەوە و ئەچووە ناو قشوونی ڕووسەوە. لە دوای تەواوبوونی جەنگی جیهانی هەمان ڕەفتاری لە سنوورەکانی ئێران و تورکیا و عێراقدانیو ئەکردەوە و لەو ناوەدا زەرەری گەورەی بەڕەزاییە ورمێ و سەڵماس و سابلاخی موکری مەهاباد گەیاند و بوو بۆ هۆی کوشتار و هەزاران خوێن ڕێژی. تا ئەوە بوو لە 22 تیرماه لەگەڵ 200 سوارە و پیادەی خۆی هاتە شنۆ و بە دەربڕینی پەشیمانی داوای لێبوردنی شاهنشاهی خاوەن عەزەمەتی پەهلەوی کرد. لەبەرەوەی بەزەی و دڵنەرمی شاهنشاهی بە توانای پەهلەوی شامیلی حاڵی هەموو چینەکانی ڕەعیەت لە لای هەمووان ڕۆشن و دیارە، بۆیە وا چاوەڕوانەکرا کە ئەم جارە سمکۆ بە دروستی هاتبێت و ڕێگەی ڕازگۆیی بگرێت. بەڵام دوایی دەرکەوت کە دیسانەوە ڕێگەی تەفرەدانی گرتوۆتە پێش و خەیاڵی خیانەتێکی تری هەیە و ئەوێ سەر لە نوێ ئاگری فەساد هەڵبکا و فیتنێکی تازە بنێتەوە. ئەوە بوو کە فەرماندەی لەشکری شیمال الغەرب سەرتیب زەفەرەتدەولا پێی بە نیازی خراپی بردەبوو، ڕێوشوێنی بۆ ئەم مەسلەیە دانا و بە تەکبیری پەسەندکرا و فەرمانی پێویستی دەرکرد. هەروەکو پێشەچی لەلایەن فەرماندەی بەڕێزی لەشکرەوە پێشبینی کرابوو لە 27 تیرمادا بە تەواوی دەرکەوت و ئاشکرا بوو، واتە ئەویست لەو ڕۆژەدا بیرە پیسەکانی خۆی جێبەجێ بکا و دواپلانی خیانەتی تایبەت بەخۆی ئەنجامدا. بەڵام ئاگای لەوە نەبوو هەلومەرجی ئێستای ئێران ناکرێت لەگەڵ سەردەمەکانی پێشوودا بەراورد بکرێ و چون کاربەدەستانی ئێستای لەشکری شاهنشاهی بێدارن و لە نیازی ئەشار ئاگادارن و ئەوەی لە دڵی خائیناندایە ئەیخوێننەوە. لە کاتێکدا لە سەعاتی دیاریکراودا سمکۆ نیازی لەگەڵ ئاغای سەرهەند سادقخان خراپ بوو، بەڵام نیزامیانی ئازا کە چاودێری هەلومەرجەکە بوون کەوتنە بەرگری و تەق و تۆق دەستی پێکرد و تا 4 سەعات لە شەو ڕابرد ئاگری شەڕ درێژەی هەبوو. سەرنجام لەو تێگەڵچوونەدا سمکۆ کوژرا و خەسرەوی کوڕیشی بە سەختی بریندار بوو. کەسەکانی سمکۆ بۆ برنەوەی لاشەکەی شەڕیان کرد، کوڕەکەیان هەڵگرت و هەڵاتن. ڕۆژی 28 تیرماه تەرمی سمکۆیان هێنایەوە ڕەزاییە.
خەڵکی زۆر لێکراو کە هەزاران کۆست و ملیۆنەها زیان و سوکاتیان لێدی بوو دڵسوتاو بوون بۆ سیرکردنی لاشەکەی لە ئۆتۆمبیلی هەڵگری تەرمی سمکۆ هێرشیان هێنایە سەر بەڕێوەبەراتی دژبانی و لەلایەن خەڵکەوە دەنجی هەور ئاسای بژی شاهنشاهی مەزن پەهلەوی پولی دەمولکە سوڵتانە و بژی فەرماندەی گەورە و ئازای ئازەربایجان و پایەداری نیزامیانی ئازا شاری ئەلەرزاند و ئەگەیشتە ئاسمان 29 تیرماهی 1309 20 جولای 1930 عەلی دەحقان نووسەرێکی تر لە ڕووداوەکانی ورمێدا بەم جۆرە باسەکە ئەجێڕێتەوە. سمکۆ ماوەی 2 ساڵ لەسەر سنوورەکانی ئێران و تورک ئاوارە و سەرگەردان بوو تا لە ساڵی 1303دا لەلایەن دەوڵەتی ئێرانەوە ڕێگەدرا لە خاکی ئێراندا دابنیشێ، بەڵام لەبەر ئەوەی تاوانکارێکی زگماک بوو دیسانەوە ئارام دانەنیشت. چەند جارێ سوارەکانی ئەو شەرارەتیان ئەنواند و بەهۆی هێزەکانی دەوڵەتەوە سەرکو دەکران. جارێکیان خۆی لەگەڵ 700 کەس لە سوارە و پیادەکانی هەڵی کوتایە سەر هێزەکانی دەوڵەت، بەڵام ئەم جارەش بە تێشکانی تەواوە سەر لە نوێ هەڵاتەوە بۆ ناو خاکی تورکیا. سمکۆ لە سنوورەکانی تورکیا و ئێراندا تا ساڵی 1309 متەواری و سەرگەردان بوو. لەو ساڵەدا پەیامێکی بۆ فەرماندەی ئەو کاتی پادگانی شنۆ سەرهەنجی دووەم سادقخانی نەورۆزی نارد، ئەوێ لە سنووری تورکیا ئێراندا بیبینێ. سەرهەند سادقخان دعوەتەکەی ئەوی قبوڵ کرد و چوو بۆ سنوور بۆ لای. ئیسماعیل ئاغا لەگەڵ خورشید ئاغای سەرۆکی ئێلی هەرچی کە لە کوردانی یاخی و ئەشار بوو سەرهەند سادقخانیان بینی و لەگەڵی هاتن بۆ شنۆ. لەو کاتەدا سەر لەشکر مقەدەم فەرماندەی لەشکری سی تەورێز بۆ بەسەربردنی ئیجازە لە تاران بوو. هەرکە ئەو هەواڵە بە تاران گەیشت شاهنشاهی فەقید دەست بەجێ فەرمان بە سەر لەشکر مقەدەمەدا بگەڕێتەوە ئازەربایجان سمکۆ لە ناوبەرێ. سەر لەشکر مقەدەم هەرکە گەیشتەوە تەورێز سەرهەنگ هاشمی فەرماندەی هەنجی سبحان ڕائەسپێرێ لەگەڵ یەک ئەسواران لەگەڵ فەرماندەی لەشکر بکەونە ڕێ. لە شەرەفخانەوە فەرمانەدا بە ڕەزائیە یەک گوردان پیادە بۆ عەمەلیاتی نیزامی ئامادە بن. لە نیوەی شەوە ئەچنە ڕەزاییەوە. سەرگور هاشمی بەبێ دواکەوتن گوردانی پیادە لەگەڵ خۆی ئەبات و لە دەرەی قاسملووە و بۆ گرتنی ئەو بەرزایانەی بەسەر شنۆدا ئەیان ڕوانی کەوتە ڕێ. 3 کەس ئەسوار و گروهبان ئەنێرن بۆ شنۆ. هەواڵە بن کە سبەی تیمسار سەر لەشکر مقەدەم بۆ بینینی سمکۆ دێتە شنۆ. ڕۆژی 27 تیرماهی 1309 بڕیار بوو سەر لەشکر مقەدەم بچێتە شنۆ سمکۆ ببینێ. پاژنی وەڕووی ئەو ڕۆژە سمکۆ لەگەڵ تاقمێ لە سوارەکانی و کوڕەکەی بۆ پێشوازی لە سەر لەشکر مقەدەم چوونە دەرەوەی شار. لەوێ ڕیزیان بەست و بۆ بەجێهێنانی ڕێوشوێنی پێشوازی ئامادە بوون تا ئێوارەیەکی درەنگ هیچ هەواڵێ لە گەیشتنی تیمسار مقەدەم نابێ. لەم کاتەدا ئاگاداریانەکەن بەهۆی خراببوونی ئۆتۆمبیلەوە هاتنی تیمسار کەوتۆتە سبێنێ. ئیسماعیل ئاغاش ئەگەڕێتەوە بۆ شنۆ. پێشەکی سەرهەند سادقخان کارەکەی ڕێخست بوو. کەسانی چەکداری لە شوێنانی ئەمیندا لە بۆسەدا دانابوو. پاژەوەی ئیسماعیل ئاغا گەیشتە کۆڵانەکە لە باڵەخانەکەەوە گولیان پێوەنا. ئیسماعیل ئاغا پاش پێکرانی ئێوێ هەڵێ، بەڵام کە ئەبینێ کوڕەکەی لەوێدا بەجێماوە ئەگەڕێتەوە سەری بیبە ئەو ساگولێکی تری بەرەکەوێ و تەواوە بێ. خورشید ئاغای سەرۆکی ئێلی هەرچیش هەر لەوێدا ئەکوژرێ. لەو کاتەدا سەرگور هاشمی ئەو بەرزایانەی گرتبوو کە ئەیڕوانی بەسەر شنۆدا. شەو دەسو پەیوەندەکانی سمکۆی لە شنۆ ڕاونە. بەیانی ڕۆژی دوایی ئەشار 3 جار هێرشیان هێنایە سەر شوێنەکانی لە شنۆ، بەڵام لەبەر ئەوەی سەرگور هاشمی پێشەکی شوێنە دیفاعەکانی گرتبوو نەیانتوانی شار بگرن و لاشەی سمکۆ ببەنەوە. لاشەی سمکۆیان بردە ڕەزاییە. 2-3 ڕۆژ بۆ تەماشاکردنی گشتی خەڵک دایاننا. یەکێ لە ژنەکانی کە لە ڕەزاییە بوو سەیری لاشەکەی کرد و ناسیەوە کە ئەوە لاشەی سمکۆیە، چونکە ئەوتی پەنجەی سبابەی سمکۆ مارگەستوێتی و 2 گری پەنجەی خۆی بە خەنجەر بڕی بوو. ئەوەش باشترین نیشانەی ناسینەوەی لەشی سمکۆ بوو. پاش 3 ڕۆژ جەنازەکەیان هەڵگرت و لە دەرەوەی دەواازەی هەزاران نزیک جۆگەی دەهوار بە خاچیان سپارد. سەرتیب حەسەن مقەدەم لە ڕۆژی 30 تیری 1309دا خۆی بە بروسکە بەم جۆرە کوشتنی سمکۆی بە وەزارەتی جەنگ ڕاگەیان. وەزارەتی جەلیلەی جەنگ بە دوای راپۆرتی نووسراوی ژمارە 2367 و تەلەگرافی ژمارە 2997 ئەخاتە بەرچاو. لە دەوروبەری هاتنی بەندە بۆ ڕەزاییە لەو راپۆرتانەوە کە لە حکوومەتی نیزامی شنۆ دەرکەوت کە سمکۆ دیسانەوە خاوەنی بیرروڕای ڕاست و دروست نییە و لەم 3 ڕۆژەی مانەوەیدا لە شنۆ بە شوێنەیەی بە ناوی دیدەنیەوە هەندێک لە کوردە ڕەوەندەکانی دەرەوەی لە خۆی کۆ کردبووە و ئامادە نەبوو بچێتە ناوەندی لەشکر و لە لایەکی ترەوە درێژە پێدانی مەسەلەکە و گفتوگۆ لەگەڵ ئەو باش نەبوو کەڵکی نەبوو. لەبەرەوە شەوی 27 ئەم مانگا 3 ستون بەم پێی خوارووی لە ڕێگەی جیاجیا و نێردرانە شنۆ. یەکەم 1 ستون لە ڕەزایە کە پێگاتە بوو لە 1 گوردانی پیادە و 1 گروهان مسەلسەل. دووەم 1 گوردان لە سابڵاخەوە.
سێەم یەک ستون سوار کە پێگاتبوو لە کەرتەکانی سواری کە لە بەردەست ئەرکان حارب سیار لەشکر لە تەورێزەوە لەگەڵ خۆم هێنابووم و فەرمان بە ساغڵوی شنۆژدرا کە ئاگاداری سمکۆ بکەن دەست بەجێ بەرەو تەورێز بچێ یا ناوبراو چەک بکەن لە حاڵەتی یاخیبووندا ناوبرا و کەسەکانی ئەعدام کرێن. بەو جۆری چاوەڕوانەکرا ناوبراو لە چوون بۆ ناوەندی لەشکر سەرپێچی کرد و چەکیشی نەدا بەدەستەوە. بۆیە هێزەکانی ساغڵ و ئەرکەکەی خۆی بەجێهێنا و ستونە نێردراوەکانیش کە زۆر بە زووی جوڵا بوون لە ئێوارەی 27 داشنویان دەورەدا بوو. سمکۆ خۆی کوژرا و لە کەسەکانیشی زۆری کوژران و بریندار کران و ئەوانی تر هەڵاتن و تاقیبەکرێن و بە شانازیەوە ئەخرێتە بەرچاو کۆتایی بە ژیانی نەنجی ئەم عنسوڕە مفسیدە گوێ هێنرا. بەم بۆنەوە جوڵانی ئەو ستونانەی مەئموری عەمەلیات بوون تا ڕادێکی زۆر مای سەرنجڕاکێشان بوو. دوو ستونی پیادەی ڕەزائیە ماوەی 12 فرسەخیان بە 18 سەعات بەپێ بڕی و ستونی پیادەی سابلاغ ماوەی 10 فرسەخی بە 16 سەعات بڕی و ستونی سوار بەو پەڕی خێرای و باش ئەنجامیەوە توانیان بگەن بە ئەنجامی تەواوی فەرمانەکەیان و باشی پەروەردەکردن لە ژیانی نیزامیانی وەزیفەی یەک ساڵەدا بە تەواوی سابت کرد. ڕەزائیە سەعات 9/4/27 ژمارە 2411 سیار فەرماندەی لەشکری شیمال غەرب سەرتیب حەسەن مقەدەم.